خۆی گەورە بە جیازی دروستی کردوین ئەبێ بە ئەو جیازەش قبولکەین ڕێز یەکتری بگرین لە ئاخر هەمومانێک خواپەرستین هەمومان خوشک و برای یەکتریشین. ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە لە لای پێڕەوانی ئاینی مەسیحی. من هاتوومەتە ماڵی یەکێک لەوان لە شاری سلێمانی وەک جەژنی قوربان و ڕەمەزان خوانیان ئامادە کرد و سەرجەمیان لە سەر سفرە کۆبوونەتەوە. لەس لە خاستڵاوە لێ بێم کاتەوە باش جەژنی پیرۆز بێ دوێن شەوتە قەل لێنم کەلەکە لێنە ئەرێ وەڵا لێمنا ئەوە چی حازر کردووە وەڵا قەلە فاسۆلیای سەوزە فاسۆلای دەنکە مریشکە برنجە ئیتر خوانەی بڕێ ئەوەی هەبووە. چەند ڕۆ جەژنە لە لایەوە لای ئێمە جەژنی میلاد خۆی 2 ڕۆژە بەس ئێمە تا جەژنی سەری ساڵ بە جەژنی دانین تا یەکی یەک جەژنان یا بە مناڵەکان ئەکی دوای ئێیانم جارێ مەجالم نەبوو نەبخە هاتنی میوان چۆن بوو تا چەندێک دراوسەکان سەردانیان کردن ئێشتا بەیانە بەس ئیتر ئیشەڵا لە ئەسرەوە میوان دەست پێەکە هێشتا بەڵێ بەس ئەوانەی خۆمان هاتوون ینی ئێستا ڕەنەخان هەروەکو خوشکە ئەو لێرەیە میوانی میمەخانیش بەڕێوەیە بەڵێ زۆر باشە پیرۆز بێ هەر جەژنانە بەتەمای چی لێوەرگری وڵایی ئەبێ پاری زۆرم باتێ کچی بچووکم و نازدارم ئەوێ پاری زۆرم باتێ بەماڵ بەسەرێ جەژن بۆ نونە لێرە جیاوازەکانی چییە لە لای تۆ وڵایی ئەوەی جیاوازەکە هەموو وەکو خوشکوبرایەک پێکەوەین هەمومان لەسەرێک سفرە دانیشی ناخۆی چێژێکی تایبەتی خۆی هەیە. پیرۆزبایی هاوڕێکانت چۆن بوو؟ وەڵاهی لە دوێنێەوە نامنەوە ئێستا هەمویان پیرۆزباییم لێ هەر هەمویان تا چەندێک ئەو پێکەوە ژیانی کە هەیە لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستانە ئەمە ڕنگدانەوەی کەسایەتیەکانە بۆنە تا چەندێک هەڵبێستی جوانیان نوانەوە. وەڵایی لەخوا بەزابێ هەڵوەسی زۆر جوان ئەنوێنن خۆی گەورە بە جیازی دروستی کردوین ئەبێ ئەو جیازەش قبولکەین ڕێز یەکتری بگرین لە ئاخر هەمومانێک خواپەرستین هەمومان خوشک و برای یەکتریشین. زۆر سپاس بۆ تۆ. ئەوەی کە هەیە لێرە ئەمە ماڵی یەکێکە لەو خانەوادانەی کە پەیڕەوانی ئاینی مەسیحین بۆیە هاوشێوەی جەژنی قوربان و ڕەمەزان قەلیان لێ ناوە و برنج و فاسۆدیا و هەمووی دانراوە بۆیە پەیتا میوانی ژێت و جەژنانەشێن بە مناڵەکانیان تاوەکو لەم جەژنەیە دڵخۆش بن.